ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە هاتووینەتە قەزای کۆیە و ڕێک ئێمە لە سەنتەری قەزای کۆیەن لە شاری کۆیە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشە و گرفتەکانی ئەو شارە و ئەو خەڵکە کە لەم قەزایەدا دەژین و زیاتر لە 100,000 کەس لەم شارەدا و لەم قەزایە ژیان بەسەر دەبن کێشەکانی ئاو کارەبا خزمەتگوزاریەکانی تەندروستی ڕێگاوبان پرۆژەی وەبەرهێنان و بنیادنانەوە لەو شارەدا بە چ شێوەیەکە هاوڵاتیان چی دەڵێن و بەرپرسان و ئیدارەی ئەو شارە سەبارەت بە کێشە و گرفت و چارەسەریەکانی ئەو گرفتانەی لەو شارەدا هەیە چی دەڵێ؟ تۆکو دانیشتێکی شاری کۆی خەڵکی کۆی باش پێویستی ئەم شارە چییە لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی خزمەتگوزاری جادەوبان زۆری ناتەوە جادەوبان ناتەوە پێویستی مستەشفا شتیوانە کەمە خزمەتگوزاری کەمە بەڵێ بەعام خزمەتگوزاریەکان کەم وەڵڵا هەموو شتێک کەم باشە سەبارەت بە نەخۆشخانە ئێستا حالەتێکی تاڕێ دروست بی نەخۆشخانەی فریاکەوتن هەیە نەخۆشەکەتان چارەسەر بکە نەخۆشخانەی فریاکەوتن هەیە بەس نەخۆشخانەکە گەلێک دوورە بەلێ لە بچیارە یەک نەخۆشخانە هەیە فریاکەوتن بەرێ یەکیە پێداویستی تەواو هەیە دکتۆر لەوێ هەیە بەس بەو شێوەی نییە ئەی دەرمان و شتەکان چۆنە دەرمانیش دەکەی و ئەویدی لە سەیدەلیان دەکڕی لە بازاری ئەگەر چارەسەر نەبی دەبی بیتە هەولێر باشە پێ وایە کۆیە بەس پێویستی بە نەخۆشخانەیە ناوەڵا برایەکەم هەرچی ئەتو پێداویستی و شارەیە هیچی نییە نەجادەوبانەتەیە خەستەخانەتەیەکە کە خەستەخانە لە بنچیا دکتۆری لێ نییە دکتۆر هەیە دکتۆر بۆ سەعات و دادەنیشت ئای 11 2 ساعت دەواوە کاکە دوای عەسرێ وەرە عیادەکەی 2 ساعت لە نەخۆشخانەی حکومی دادەن 2 ساعت زۆر وەڵای مەگەر کو دەنا 12 دکتۆری لێ نییە لێی نییە یعنی ئێستا کەسێک نەخۆشکەوێ بچێتە نەخۆشخانە دکتۆری پسپۆر نییە بە ڕۆژە دەرێ بڕۆ چارشەمە مەسەنگی هیەسێکی دەرێ بەس یەک شەمان دادەنیشی بە ڕۆژی لۆدانای کاکە کابرا دێرە قاسیشتی لاقی سێ شەموە یەک شەمە دوو شەمە خۆ هەر ئەوە نییە کەواتە ئێوە ینی دەتانەوێ بە وەزیری تەندروستی بڵێن تکایە دکتۆر دەبێت 24 ساعات لە نەخۆشخانە هەبێت مستشفیاکمان هەیە لە ئیسکان فەحسی چاو دەکا بەس دوو شەمان بڕۆ ئەوڕۆ دوو شەمە بڕۆ بزانە چەند هەزار کەس ڕاوەستایە تێدە با کاکە دکتۆرش کێدانن بابیکەنە دوو ڕۆژ هەفتەی یعنی ئەوەش ئەزمەیە هەر نەک ئەزمەیە هەر گەورەترین کێشەیە لۆ فەحسی چاو تۆ خەڵکی کۆی چەند ساڵە لێرە ئەمرم 45 ساڵە لە 25 دایک بوومە لەو شارەی لێرە دایک بوومە ڕۆژی ژیان چۆنە لە کۆیە کەسابەتی چۆنە وەڵای ئەو بازارەکەی دەیبینی هەمووی فرۆشیارە کریاری نییە خەڵکەکەی هەمووی لەسەر موچەیە موچەکەش لەخۆ دەزانێت بە دوو مانگە جارێک موچەکە دێ ئێستا موچەی سێچار وەزارەتیان دایان لە پێش جێژنەوە تا ئێستا موچە نییە بەتەڕە فرۆش لەخۆم تەڵی دەفرۆشم مەرە دوکانەکەم باغەر و پیشان دەدەم ئیپارەی 3 ڕۆژم بۆ تاڵی ئەوە دێ لە باغەری ئەو هەمووی کاسبیەکەمە کە باید دیسکە 600 مەشایینە ئەوی ئێستا بە کاسبیەکەی خۆت داهاتت پێدا نابێ ناوەلاو داهاتی خەڵکە دوشیە وەکو یعنی وەکو نیچمەی ئەم خراپەکەی داژێ باشە بەس کۆیە وایان هەموو نەخێر بەس کۆیە لە ڕووی خەدەمات لە ڕووی بژێوی ژیانی خەڵک لە ڕووی یعنی هەر چێشی ئەتوو دێری لەو شاریدان بۆی نەکراوە باشە تۆ پێم بڵێ بۆی نەکراوە ئەو قسەیە ینی زۆر هەڵدەگرێت نەخێر بۆی نەکرا بە بەڵگا نهێنی چییە لە قەزایەکی کوردستان خزمەتگوزاری دەکرێت کۆیە کە شارێکی ڕۆشنبیری و شارێکی مێژووی و شاری شاعیرانە شاری خەڵکی ڕۆشنبیرە وەرە مەسەلەی دەرێ بۆ نەکراوە کاکە هەولێرە ئێمە بە ئەوە سەر بە هەولێری باشە سلێمانیش بە حیزبیانی سەر بە سلێمانی خزمەتگوزاری چی دەوێت چی بکرێت لەو شارەکە لەو سەریە تا ئەو سەری هەمووشی بخەنەوە ئەو دیگەنە هەمووش بۆکەنەوە جادەکەشمان نوکەنەوە جادە نوێک بوونەوە سبووکردن باشە بەڵام ئەوە دەڵێ خەڵکێکی زۆر کەسابەتی نییە دەڵێ مەعاش خۆرە پێ دوایە بە سبووکردنی ئەو شەقامە چارەسەری ئەو کێشانە دەکا ئەو عید حکوومەتە بەڵام تۆ چی دەوێت لە حکوومەت من دەڵێم تۆ خەڵکی کۆی بزانین خەڵکی کۆیە ئازاری چییە کێشەی چییە دەنگی ئێوە بە حکوومەت بگەین
نیوەی ئەو شارەی 220,000 هەیە بە ئیمانت 220,000 پێ دەکرێت عایلی بخێوکە خانەنشین خانەنشین پێ دەکرێت 220,000 باشە حاجی جان تۆ تەمەنت درێژە تەمەنێکی باشتەیە خەڵکی ئەم ناوچەیە بۆچی کەسابەتی کەم دەکەن و ینی موچەخۆرن شارەکە کاسبی کەم تێدا بۆ کارگەی تێدا نیە یعنی بڕۆ تەماشای جادەی ڕانیە سلێمانی دووسای دەکەی تاوا کرا هیکویەکانێ بڕۆ ڕێگای دەشتی کوێە ینی قەدر لە کۆیە کراوە گادری لێ کراوە تونێلی دەربەندی خان تاوا کراکای صاحبی نییە کەس خۆی بە صاحبی نازانی بەڵام ئێوە پەرلەمانتانێ پەرلەمانتارتانەیە پەرلەمانتارێکی کوێ دێتە خەرچی بدینی نووسینگە چی لێیە کە چه پەرلەمانتارە بە دوو گۆڕات کەوتی گوتیانەمە دەکرد هەر تەلەفۆنەکە ستانۆی دەکەم هەڵە خاری زەلەدەنەوەی وڵاتە لێرەش نییە ئەو معاشخۆریە مامۆستا ئەو معاشخۆریە تەسیری لە ژیانی ئێوە کردووە خەڵکێکی زۆر موچەخۆرە ینی وای کردووە خەڵک کاری کوشت و کاڵینەکە پەرە بە وەڵا عالەمەمووی تەمبەڵ بووە یەکەکەم دی دەگوە ئەگە معاشەکە کەم بیتەوە ئیشێ دەکەم ئەستا معاش دەگۆ باشە ئیشێ ناکەم باشە زۆر زار دەگوترێت کۆیە ینی لەگەڵ خەزاکان جیاوازی پێ دەکرێت پێ دوایە ئەو قسە ڕاستە وڵای ئەو قسە زەحمەتە من دیتم لە بابدینانی ژار ئەو نوع مشکلانە هەیە من جیاوازی نییە قەدر لە کۆیە نەکرا خێر نەکرا بەران ئەوەیە ئەگەر تەمەشا ئەو جادە ئێروکانە بکەی نازام لەوێ بڕۆ بەرنامەچی بکە ئەو جادە ئێرە دیتێ باریکەکە ئەوە 20 ساعت 50 ساڵە دەرێن تێک دەدرێت دەرێن پارەشی وەرگیرە کەواتە ڕێگاوبان گرفتی گەورەی کۆیە وڵی هەموو دێکی ڕێگەوبان نەکۆیە ئەی نەخۆشخانە ئەی قوتابخانە هەموو ئەی ئاو ئەی کارەبا کارەباکە وەکو جێگانە ئێوە وەکو خەڵک چ پەیامێکتانەیە لە چیەوە دەست پێ پەیامت چێ بۆ حکوومەت بۆ خۆی دەزانم ینی لە ئاو دەست پێ بکرێت لە نایە حکومەت بۆ خۆی باش دەزانێت ناوەیە نەکارەبایە نە خەدەماتێ نەفدە من بەعم 6 ماگە پارە من لە خەرچی وەرگرتی نەفدیان بدەێنێ پارەکەمانتانەوە هەموو بە خەرچی کاکە پێ دوایە مەسەلەی نەفتەکە کێشەی گەورە بیان کۆیە کێشەی گەورەتری هەیە کە نەفر نەبوو ئاو نەبوو کارەبا نەبووی پارچی نییە پرۆژەی نییە نەفتی نە هیچی نیە خانچی چی بچاوی معقولە کۆی لە سفرەوە دەست پێ بکە لە سفرەوە جیاوازی سبب چیە فەرق جیاوازی دەکرێت بڕۆ تەماشای ڕێگاوبانی منتیقی ڕانی سلێمانی کەوا دووسایدی بۆ دەکرێت ئێمە هەولێرە بۆمان ناکرێت دەشتی کۆیە بۆمان ناکرێت زۆر فەرق جیاوازیە نازانم خزمەتگوزاری لە کوێ نەکراوە کوێ مردووە لە هەموو شارێک کۆنترا بەڵام ئەساکە شەریکە خەڵکی مەسوبەر پرسەکان دیخۆن کوورەکانی خۆیان دادێن خزم کەسەکەی خۆی دادێن گەنجە شۆک من دانانە گەنجە شۆگوانە دانانێت ئیسفادی لێ بکاتن خزم کەسەکەی خۆی دادنێ لامر ڕێیەکەوە بەرپرسەکان فەرمووت زادەی مامزەرە لێ بڕۆ سەیرکە لە خوارەوەیە یعنی هیچ پرۆژەیەک تەواو نەبووە هیچ پرۆژە تەواو بووە خێرەکە یەک ساعت نیوەکە لۆری بەسەیدا دوڕە خۆی من نییە خەڵک نییە کاکە حکومەتێوە باشە گەنجەکان دۆخیان چۆنە تۆ وەکو گەنجێ شوێنەکەیە بۆ حەوانەوە وڵی هیچی لێنی هیچی لێ کافتریاکانە کافتریای لێ گەنجەکان فێرە قمار دەبێ فێرە زی دەبێ بێ خلاقی دەبێ هەموو شتێک دەبێت هیچی لێ وەرشتەکەم لە بدین بەڕاستیە تۆ قسانە دەکەی زۆر هەڵدەگرێت ینی بەجددی ینی گەنج بێ ئیشە بێ ئیشە گەنج بێکارە على خاريج كده واضح تابو جنتي نكره نهل الكاره نعيش هناك هالسفر هموي وەرە من لەگەڵ دەبم سانە دەم بێ چێندە يا بس كافتريها یەک شوێنم پێ بڵێ فەرمەوە هەموو گەزنەوە باسار کوێ بزانم سەنیا پارەم پێە تۆ دوکانی نووسنگەی کڕین و فرۆشتنی خان و بەرەت پێم بڵێ بازاری کڕین و فرۆشتن چۆن بازاری کڕین و فرۆشتن لێکانێتتا برێک کزە لەبەر ئەوەی هێرکانە شارێکی مردیە هەنی هیچی بەسەرەوە نەمایە شارێکی مردیە بەێ لەبەر ئەو هیچی هینە هیچی بەسەرەوە نییە ئەنی عرض لێرکان لە هەموو شوێنە هەرزانترە ئێستا فنداقان ئێستا تو لێرکان بینیەوە هۆتێلی نییە هۆتێلە نییە لێرکانە سەر بینێ دەبێت ئەو کۆیە گەورەیە ینی ئەو شارە گەورەیە هۆتێلێکی لێ نییە گەشتیارێک بێ لێ ببینێت ئێستا لێرکانە تو لێرکانە تا شەوی لێرکانە بە شوێنە نی لەبینێ لێ بچێ ماڵێک لێرکان بینیەوە دکتۆری لێ بوو دکتۆری لێ بوو عیلاجی بۆ کردی من کارمەند نیم فەراشە
لێرە ئیش دەکە ینی باشە دەوامەکە چۆن ئێستا دەچنەوە سعات 12 یان لە 12 دەچنەوە ماڵ ئەگەر نەخۆشێک بێت چی بکە وڵی تەمن دەبێت ئەوە بین چی بکە ئەوە سێتا نەخۆشکە بەرێکی ئێستا من ئەوە حالیان نەخۆشم دەمەوێت بچمە ژوورەوە چێ چارە سرم دەکە دکتۆری لێە دکتۆری لێیە هەتا سعات چەند وڵای نازان بۆ خۆی نەزانێمەوە ئیژیان نەی گوتیان بڕۆنەوە ێ باشە تۆ بچێەوە ینی هەموو قەپاتی دەکەن ئەوە لێ هەموو ڕۆژێ وایە ئێستا کاتژمێر 12:24 خولەکە بە کاتی هەولێر نیوەڕۆیە هاتوین سەردانی یەکێک لە نەخۆشخانەکانی شاری کۆیە بکەین بزانین خزمەت گوزاریەکانی نەخۆشخانەکان بە چ شێوەیەکە ئەمە وەزارەتی تەندروستی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی کۆیە سنتەری ددانی کۆیە کاتژمێر 12:24 خولەکە وەکو دەبینن ئەمە قفلی ئەو نەخۆشخانەیە کە کارمەندەکانیان چوونەتەوە بەشێکی ئەو کارمەندانە چوونەتەوە ماڵەوە یەک دوو کارمەند لە بەردەم دەرگاکە دەیبینن بەشێک لە گلەیی هاوڵاتیان لە شاری کۆی ئەوەیە سەرڕای ئەوەی کە نەخۆشخانە هەیە بینا هەیە و شوێنی پشکنین هەیە بەڵام لە هەمان کاتیشدا ئەو کاتێک کە بارێکی لە ناکاویان بۆ دروست دەبێت حاڵەتێکی لە ناکاو ناچار دەبن بەهۆی نەبوونی دکتۆر بەهۆی نەبوونی کەسی پسپۆر بۆ چارەسەرکردنی نەخۆشەکانیان ناچارن کۆیە بەجێ بهێڵن بچنە هەولێر ئەوەی دەیبینن ئەمە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری کۆیە وەکو گوتم ئێستا کاتژمێر 12:24 خولەکە بەڵام یەک کەس بەرپرس دکتۆر کارمەند بێجگە لە پاسەوانەکان و هەندێک کارمەندی وە خەریکن دەچنە دەرەوە کەسی تر نابین. پاشەوەی بینیمان یەکێک لە سنتەرەکانی ددان لە شاری کۆیە کاتژمێر 12:24 خولەک بوو دەرگاکەی بە قفلێکی گەورە داخرا بوو و بەشێک لە هاوڵاتیانش گلەی ئەوەیان دەکرد کە خزمەت گوزاریەکانی نەخۆشخانەکان لە کاتژمێر 12ەوە نامینێت لەو شارەدا هەر کەسێک نەخۆشی هەبێت ڕاستە نەخۆشخانەی فریاکەوتنەیە بەڵام یەکسەر ڕەوانەی هەولێر یاخود سلێمانی دەکرد سەبارەت بە کێشە تەندروستیەکان و گرفتەکان ئێمە هاتوینێتە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی کۆیە هەوڵ دەدەین وڵامی پرسیاری هاوڵاتیان وەربگرینەوە و بزانین کێشە و گرفتەکانی بەردەم ئەوان چیە. دکتۆر ئێمە لەگەڵ هاوڵاتیان قسەمان کردووە زۆر جار گلەیی لەوە دەکەن کە دکتۆری پسپۆر لە نەخۆشخانەکانی کۆیە نابیندرێ و دەرگای نەخۆشخانەکانیش لە کاتژمێر 12ەوە دادەخرێت. نام پێم وانە دکتۆری پسپۆر دادەنیشن لە هەموو بەشەکان بەڵام ڕەنگە هەندێک پسپۆریمان هەیە کەمە بۆ نمونە ئێسک و شکان ئێمە تەنها سێ پسپۆرمان هەیە بێگومە ئەوانە مانجی دەخەفارەی 24 ساعتی دەگرن و هەفتەی یەکی ڕۆژێک عملیاتیشیان هەیە قاریمە عملیاتیان هەیە و سێ ڕاوێژکاریش دەگرن. زۆر باش ئێمە سەردانی سنتەری ددانمان کرد کاتژمێر 12:24 خولەک بوو دەرگاکەی بە قفلێک داخرا بوو ئاگادارنەوە. وڵی من لێ پێچینەوەی دەکەین ینی ئەگەری ئەوە بوو ئەمە ئاگادارمان کردینەوە کە دەوامی خۆیان بە ڕێکوپێکی بکەن بەست ئێستا بەڕێوەبەرەکەیان تەلەفۆنی بۆ کردم ینی ئەوە ناکرێت بەڵام لەو ماوەی ڕابردوودا لەو دوو هەفتەی ڕابردوودا چندێک چێشەمان هەبوو لە سنتەریدان ئەویش نەبوو نەمانی پێداویستیەکان بوو ئەویش بەهۆی دواکەوتنی پارە و هەروها لیژنە لە کڕینی ئێستا بۆیان کراوە ئەمڕۆ دەستیان بە ئیش کردوێتەوە کێشە لەوە نییە لە نەخێر نەخۆشخانەوە هیچ 24 ساعتە بەڵام ڕەنگە ئیستیشاریەکان لە هەموو دنیا ژوایە ینی ئیستیشاریە یان ڕاوێژکاری تا کۆتایی دەوام نیە دەوروبەری تا 12 یەک هەردادەنیشن ئەگەر زۆر جاریش دەبینی هەڵدەستن لە ناو نەخۆشخانەن ئەگەر فەحسێک بیدەبینەوە و ئێمە ئاگادارمان کردووە لەگەر ڕێنماییەکانی ئەم دواییە دەبێت زیاتر دابنیشن.
شەقامەکان چۆنە؟ تا بڵێ خراپە خراپە؟ وێرانم خودی دینی ئەو بەز ئەو شەقامە وایە یان تەواوی شەقامە؟ وەڵی زۆربەی وایە جارێ خاریجەکان هەر زۆربەی باشە تۆ وێران پێشی سیارەکە شل نابێتەوە؟ ساڵی 2000 دەبێت پێش سایرە ساڵی 2000 دەبێت شەد مانگجاری بگۆڕ هیچ مەجاشی ئەو شەقامە چەند دەبێتن ئەوە بەو شێوەی ماوەتەوە؟ وەڵی ماوەیەکە وایە ماوەیەکە ماوە باشە خزمەت گوزاری چ زەڕورە بۆ کۆیە بکرێت؟ وەڵی جادۆبانمان وێرانە جادۆبان گەورەترین ئێستا هیچ چار دەولای هیار چار دەورە ئەو لای هەولێر دوکان ڕێگاوبان گرفتیان هەیە ئەومان گرفتی هەیە ئاوتان نیە چوار پرۆژەی ئەومان هەیە چوار پرۆژەی ئەومان هەیە ڕۆژێ ناڕۆژێ سحاتە ئاوێکمان هەیە یەک ڕۆژنا ڕۆژێک سعاتە گاوە سحاتێک ئاو لە چوار پرۆژە چۆن دەبیتن حاجی برێم بێکەواتە بێ ئاوی زۆر بێ ئاوی گەڕەکەکەتان ناوی چییە؟ کە کۆن کە کۆن؟ کە کۆن کە کۆن گەڕەکی کە کۆن لە کۆیە لە ماوەی 2 ڕۆژدا یەک سعات ئاوی یەک سحات ئەومان بەشتان دەکە؟ ناوەڵاهی بێ ئاوی لەکەی نێکەوە وانەیەوە بە قورعان دەمێکە وای دەمێکە ئەی نەچوونە ئیدارە بڵێ کاکە چارەسەر وەڵاهی ئەو هایە نازان بەرێ وەڵام ڕاجعاتیشمان کردیە کەسی چارەسەر چارەسەر داوا دەکەن حکوومەت چارەسەری بکە ئەرێ وڵی داوا لە حکوومەت دەکەین ئاگای لێمان بێت لە وەزی کۆیە چۆنە باشە؟ ئەلحەمدای باشە باشە ڕازی لە واقعەکە؟ بەرێ واقعەکە باشە بەس مەوزوعەکە بێ ئاویە ئێستا ئێمە گەڕەشی ئێمە بێ ئاوە لەسەر ئیش دێ لەسەر ئیش دێتەوە سەر باڵێ لە خانم تەواو بووم دەچم بۆ خانووی تر دەچێ ئیش لەوەندەی لەو خانوۆی ڕۆیشتە تا دەگەوێت چەند تا سەد بینیوە وەڵا زۆر تازە کات ساغی تێیە ئەو جادانە ساغی تێدا نییە نەخێر ئەم جادێ بەس ئەم جادێ ئەوە چی پێ دەڵێن ئەم جادێ ئەم جادێ وڵات سایدی خێرخوازە باشە تاسەی زۆر لێرە بەڵێ جێ چەند دەبی ئەم تاسانە هەیە وەڵی تقریبان ساڵی دەبێت لە دستانەوە ساڵێکە بەڵێ یان زیاترە ساڵێ دەبێت ئەم خەڵکی کوێمە ماڵشم لێ جادێ بەردەوام ئێوە ڕۆژانە لە 100 تاسە دەدەنا تا بەڵێ جێ چی ئەی بۆ چارەسەری ناکەنەوە وەڵام برێم چی چۆن بێزاری کردوینە هەموو شەقامەکانیان بەس ئەوەمەوە وەڵی ئەویان زۆر تاسی تێدا بەدەر لە خراپی ڕێگاوبان کۆیە پێویستی بە چییە؟ والله پێویستی بە هەموو شتێک ئێستا زوو تونێڵ قەول بکەن لەولا ئەو وازیان لێهینە ئەوە وازیان لێهینە ئەوە هیچ تەماشای زادۆبانە کەشکە بزانە کۆل خۆ دیتی ئەی ئاو کارەبا باش نییە دەڵێن خەڵکی کۆیە شارەکە چۆڵ دەکە لەبەرەوەی خەمی خزمەت ینی کەمە کە زۆر کەمە خەڵک دەڕوا چۆڵ دەڕوا زۆر دەڕوا هەیە زۆر دەڕوا دەستە سلێمانی هەولێر هەولێر زۆری دەستا هەولێر خەڵک زۆری بە هەولێر دەڕوا چێ نەوانەی دەڕۆ فەقیریان دەوڵەمەند فەقیرن دەوڵەمەند ناستێنە دەوڵەمەند ناستە دەوڵەمەند لێرەژای تامینە بەیاوەندە هەیە ینی پێواز فەقیرەکە ڕەش و ڕووتە هیچی بۆ نیە فەقیرەکە دەڕۆیان دەوڵەمەند هەرچیان دەڕوا هەردووچیان هەرچیان دەڕوا بەس بە زۆری فەقیرەکە دەڕوا هیچ چارەینێک کە کاسبێک نەبێ هیچ ئیدارە نەکە دەڕوادێت لە تێک بزانە شتێکی پیداکە لە بۆ خۆی کەوایان نەبوونی خزمەت گوزاری ئێوەی بێزار کردو بەڵێ زۆریش چ دەڵێنە حکوومەت وڵات چ بڵێنە دەڵێ حکوومەت کابینەی تازەیشمان بۆ بکە ومێتان هەیە ومێتان هەیە ومێدت هەیە بە کابینەی چی بکات چی بکە لە چیەوە دەست پێ ڕێگاوبانەکە ئەم شەقامە ناوی چییە؟ شەقامی مام جەلالە شەقامی مام جەلالە و تەمەنی 2 ساڵە و 50 تاسەی هەیە ئەمەی دەیبینن یەکێک لە شەقامە سەرچیەکانی کۆیە پرۆژێکی سەرچیە لە 2016 لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەو پرۆژەیە تەواو بوو ئەم شەقامە بە ناوی شەقامی مام جەلالە کە لە 2016 ئەم پرۆژەیە کەوتە خزمەتی هاوڵاتیانەوە بەڵام وەکو دەیبینن پرۆژەکە پرۆژەیەکی خراپ بۆ وەکو خەڵکەکە باسی لەوە دەکا وەکو دەشی بینن هەر لەگەڵ تەوابوونی پرۆژەکە تاسەیەکی یەکجار زۆری لێ دروست بووە بەرپرسانی ئیدارەی ئەو شارە دەڵێن ئێمە بۆ نۆژەنکردنەوەی ئەو شەقامە پرۆژەکەمان داوەتە حکوومەت بودجەیەکی بۆ تەرخان بکە پێویستی بە 2 ملیۆن دۆلاری ئەمریکیە تاوەکو جارێکی دیکە ئەو پرۆژەیە بکەوێتەوە خزمەتی هاوڵاتیان چووکە خراپی ڕێگاوبانەکانی کۆیە
یەکێکە لە گرفتە هەر سەرەکیەکانی ئەو شار. بەڕاست یعنی جیاوازی دەکرێت لە نێوان کۆیە، سۆران، ئاکرێ، هەڵەبجە بەو شێوەیە کە خەڵک باسی لێوە دەکات. بەڵێ بەخێر بێن دیارە ئەوەی کە خەڵک باسی دەکا و معاناتی خەڵک باسی دەکات ئێمە بەڵێ ئاگامان لێتی و لەگەڵ یانین بەشێکی زۆری ئەوەی دێڵێن وایە هەست پێ دەکەین فەرقێک هەیە لە مابینی کۆیە لەگەڵ قەزاکانی کە چ لە ڕووی خزمەت گوزاریەوە چ لە ڕووی ئەو پێداویستیانەی کە خەڵک پێویستێتی. باش ئەو فەرقە لە چێوە دەست پێ دەکە؟ ینی بۆ نمونە پاش ئەوەی کە قەیران تێپەڕ بوو تا ڕادەیەک پرۆژە لە شارەکان دەستی پێ کردووە، بەڵام پرۆژەیەکی جددی نابینین لە کۆیە دەست پێ بکە. مەسەلەکە چییە؟ نەبوونی پارەیە؟ چیە کێشەکە؟ کاتی خۆی لە یەکگرتنەوەی هەردوو زۆنەکە زۆنی سەوز و زەرد کە حکوومەتی بەیەکەوە دروستکرایەوە و حکوومەت دامەزرایەوە وا بزانم زەرمەندترین قەزای کۆیە بوو. چکە پێشتر حسابی بودجەی پارێزگای بۆ دەکرا لێرە دیاکرابەوە لە زۆنی سەوز. دوای ئەوەی کە ئیدارەیەکی گرتەوە بووبەوە قەناعەتێکی زۆریش لای خەڵک دروست بۆ بەشێکی دەبینین من ناڵم لە 100 هەمووی وایە بەڵام بەشێکی دەبینین بەڵێ فەرق و جیاوازی دەکرێت بەڵێ کۆیە لە هەندێک لە سێکتەرەکان بۆتە سوتەمەنی نێوان ئەو دوو ئیدارەی. باش بەڵام هەندێک جار خەڵکی کۆیە گلەی لە ئیدارەی کۆیە دەکات دەڵێ کێشەکانی ئێمە ناگەینێتە حکوومەت کەسێک خەمخۆر نییە کەسێک نابینین ینی خۆی بە خاوەنی کۆیە بزانێ. بڵێ سەبارەت بەوە من ئەوەندەی خۆم دەست بەکار بووم من لە 21 پێنجی 2019 وەکو قایمقامی کۆیە دەست بەکار بووم لەو ڕۆژەوە بەشێکی زۆری پرۆژەکان و معاناتەکانی ئەو شارەمان گەیاندوتە سەرەوە و گەیاندومانتە بە نمونە پێت بڵێم ئێمە ئێستا چەندین پرۆژەمان لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتەکانە لە هەموو سێکتەرەکان هەر سێکتەری دیگری لە شارەوەین دڵێ لە ئاوادانکردنەوە دیڵێ لە هەر یەکێک لە نۆژەنکردنەوە لە بیناسازی لە هەرچی دیڵێ ئێمە بەشێکی زۆری پرۆژەمان هەیە بە نمونە بۆت بێنمەوە لە ناو شاری کۆیە بۆ نۆژەنکردنەوەی ناو شاری کۆیە زۆر دەمێکە پرۆژەمان ئامادە کردو دەرخستەمان هەیە بای 4 میلیارد دینار بۆ نۆژەنکردنەوەی هەموو ڕێگاوبانەکانی ناو کۆیە بازوو موافقەمان بۆ بکەن و بۆمان بگەڕنەوە بە ئەمە جێبەجێ بکەین ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان خەڵکی کۆیە زانیان موافقەی پرۆژەیەکمان بۆ کراوە ئێمە کەم تەرخەمی لە جێبەجێکردنی حەق خۆیانە گلەیمان لێ بکەن بەڵام من بە فعلی لەگەڵ معاناتی ئەوانم دەبێ معاناتی ئەوان بگەینین ئەوە بە تەکید دەیگەین یەک نمونەی کرد بۆ بێنمەوە لەسەر ئەوەی کە هەست دەکەین فەرق دەکرێت بە نمونە لە ساڵی ڕابردوو بەشیشی زۆری قەزاکان و شارەکانی کوردستان نەوتیان وەرگرتووە کۆیە نەوتی وەرنەگر بە تەواوەتی ئێستا خەمی ئەومان هاتوۆتێ نزیک دەبینەوە لە وەرزی پاییز و زستان و سەرما بەڕاستی چۆن بتوانین سوتەمەنی بۆ خەڵکی خۆمان بۆ هاوڵاتی خۆمان دابین بکەین. باش جەنابی قایمقام دۆخەکە بەم شێوەیە بڕوە مەترسی لەسەر کۆیە نییە لەسەر ژیانی ئەو خەڵکە نییە کە و شارت چۆڵ بکە بچێتە شوێنە شکە ژیانی تێدا بێ هەبووە لە ڕابردوو بووشە ئەگەر ملا حەزت کرد بێ وەرە سەیری فراوانکردنی شاری کۆیە بکە لەگەڵ شارەکانی تری کوردستان کۆیە وەک پێویست فراوان نەبووە بۆ لەبەرەوەی چۆن دەڵێ داهاتی خەڵکو و ئەو حرەکەی کە هەبووە لە ناو شاردا لە کۆیە سست بووە بە تایبەت لەو قەیرانی دارایی ئەو 4 ساڵی ڕابردوو کە هەبووە بەشێکی زۆری خەڵکی کۆیە تەسەوڕ دەکرێت لە 170 بۆ 80 خەڵکی کۆیە موچەخۆرە لەو 4 ساڵە بەڕاستی زەربەی هەرە گەورە بەر کۆیە کەوتووە کە حرەکەی تێدا نەبوو بەرەبەرە خەڵکەکەی ڕوو لە چۆڵکردن کردووە بۆ معلوماتت من ئەوەندەی متابعەم کردووە بەشێکی زۆری متمەکینەکانی کۆیە ئەوانەی پارەدارن نایەن مەصارف لە کۆیە بکەن. ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو ڕۆژ لە دوای ڕۆژ لە زێدەبووندایە بەڵام ئەگەر ڕێک تەماشای قەزای کۆیە بکەین بەهۆی نەبوونی خزمەتگوزاری و پشتگوێخستنی ئەو قەزایە چ لەلایەن ئیدارەی پارێزگای سلێمانی لە ڕابردوو ئێستاش لە پارێزگای هەولێر وەک ئیدارەی ئەم شارە باسی لێوە دەکات دوای کردووە ڕێژەی دانیشتوان لەم قەزایە کەم بێتەوە و خەڵکێکی زۆر ئاوارەی دەرەوە ببن. دانیشتوانی ئەو شارە دەڵێن کێشەی ئاو، کارەبا، خراپی ڕێگاوبان، تەندروستی،
دەیان کێشەی جۆر بە جۆرمان هەیە هەموو ئومێدیشمان لەسەر کابینەی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستانە کە دەڵێت ئێمە جیاوازی ناکەین لە نێوان شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستان خزمەت گوزاریەکانی حکوومەت دەگات بە هەموو شوێنێک ئەوانیش چاویان لە هیممەتی حکوومەتە ئاوڕێکی جددیان لێ بداتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.